ئێوارە باشتر الحەمدلله من باش مەتوو کوی باشی مال کاون ئەتوو دە ڕۆژە بەرامبەر هەیکەلی ماڵتانشی لۆ بە من نەگوت ها ئێدە باش ئێستا چەند تەنسی من تۆ 20 ئەدی 6 ئەویش دەتان زۆر باشە سبەینێ پارەکەم لە بۆ حازر کە ئەمن بە نیو سەعاتی بە نیوە قیمەت لە بۆت پیا دەکەم ئەتۆ ئێستا نەزانیە من عەلیمە برا من عەلیمە عەلی دەبڕە دەیخوا حافیز دەبڕە ڕۆڵە خواردنەکە زۆر بەلەزەت بوو دەست خۆش بێ ئافرین خواردنەکە چند دۆلاریە کرد ئەوە من گەڵایەکم لە بۆ داناوە 6 دۆلارەکە بۆ تۆ باشە خواحافیز ئەوە دەنجی زەباری ئامۆزامە زەبەر برێ زەبەر وەرە 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 حبيبي يا علي قلبي يا علي يا علي علي الله أنا كوي ماشي قربان الدم علي دام شفرمو زبار والله غريبي تمدكر زبار كاكا مالتا زور دورة والله باش مو خرابم هو سيمان قنات مما تونا شين دري يستزم بهم هاي لو مريشان زيبو بابل من هذا مريشي شي بالكفاتي في خوتك تكوكا يقول والله تزور بي بختي ها والله عيبين ابو استزن خوشة سي زمان اخوارو تلفزيون شافوا اذا باشا وهات دري هات يكنا منا توقع النبي دات كما بياو ممنوع بس هنا زور دورة زور دورة وتسيو صار ساعة انا خوشي توا كنا مردم انه انا كاتبه غلطي دام ومن نعم بغلطي من دا بخلنا الزانية قولي زار ولا اموزام زباري اموزام هو باسم دكر جبار كي علي اوزلتينا هذه جنمينا نقول مينا خش خوم الددايا من كرا خشيتم دوتسيا لو كاكا وشتو ساختسي دروزنا نعم والله باشا زوانا كرا زوانا خيناك بس ساختسي وشتو نعم قولي زار وهاتم زوانا هذه هريكا أقرن هاتي ما بخير بك هيك جبار سلامات بي هاي بس كانت فوز بي بخير بك هيك جبار جان سلامات بي ممنونم خوش حالم بناسينه سلامات بي ممنون مالوم نالسونن باشن همويان لا والله مش منين يا جاري ظروف انسان اذا كانت خروف روالي زقرديها كاك علي شنو له ديني راسها علي ابو براكه من هني ابو براكه شدينا مكسب براكه عمري حفظه صارت سجني من هجدان او لنا وندي دخيني او زباري اموزا كهر باسم دك دم قول يك تشلوتيا هذا بن عردي بباري بهذاك علي وقتي فاتميني ها فاتم نعم زيداني خومان نعم او دزاين كسيشيا شي ما مسيودين هبو ترشي فروج بو او كسيويا او علي دبيني او بيمان ده كينج يعني الملك لمنطقي حمو خز مكان لقى علي وينما بيقول بعد هجوم حمو روز دماني برد السينماي فيلم الريقوي بو علي كينج اكبر بياوه والله بخت تيمير بو بياوه جواني كرديا
علی گیان شێرە پیا و ئەمە هەموو لە خزمەتی داینا عشیرەت کامل نیشتیوە سپاس دەکەم دانایژنیشم نەبینی ژن بۆ براکەم نیژێنێ براکەت بوو 18 ساڵ ژینی دەبوو دەدانای غورفەشم بداتێ دوای بچم خۆت بگۆڕە لە غورفەکەی باشە ئەوە دەکەمەوە علی جێب دەم وەرە کامە عملەکە چی لات ئەوراق و فایلەکەت پێیە هەموو بینە بەس نۆم تەواوکە تەواوی دەکەم قوربان ئێستاش دەزانیت چیە دەتبەمە ئەرقا مەطعەم خۆشترین خواردن بخۆی ئەوە پیاوە ئەلولی ئەی من نابێ دەزانیت چیە ئیشێکی زۆر زورورین بە جەبار هەیە ئەوە گەڵایەک دەسی مێوەجات توشتی خۆش دەکڕی و ئەتو بڕۆ ماڵی دایکت باشە هێوارەش وەرەوە قوربانم علی دەبڕۆ خۆت حبيبي يا علي يا علي سواكم يا علي يا علي دوحي يا علي يا علي حبيبي يا علي قرباني يا علي حبيبي يا علي حبيبي يا علي يا كويني يا علي يا كويني يا علي مامۆساجانیا خاوە خێبن سەر چاوم بەس ببوورە ئێرە حیجز کراوە توان لە شوێنی کە دانیشن جۆم لێ نەبوو دەنگت بڵند کە مامۆساجان ئێرە حیجز کراوە شوێنی کەمانەیە دانیشن لە خزمەتە نابم حجز و مجز لای من نییە کوڕم هەڵی گرێدەی باشە هەڵی گرێدەی لە خزمەتی توێ بڕۆ وضعكت بدلها شو عمليتي يا مرastي يعني عجبته ما هو يقلب بيش او ابو تزابي او ابو ريمي بوي بس هو قور ابوي نازل اي كرم اي بيدمخ اتو ناتوي تيربي بري والله مبولا ناتوي شتي بلزت بخوي با ناتوي يشد بروينم با اذا كرمة تدخل منك بلاستر شي لذا سيناك بس بيبلي او عملية تقاعد كسب توكل هذا شنو ذا كام سوا كمان موزة تو ايه خلاص مامۆساجان ئەمکە بزانە کوڕم چ خواردنی بەلەزەتتان هەیە چ خواردنی شاهانەتان هەیە بینە لە بۆمان هەلێرە ڕێزیکە باشە سەر چاو من لە خزمەتانە قوربانجان دا بڕۆ دەی حەزت لە چییە قال مقطع حياته کورە هەی بێ دەماغ من داوای خواردنی شاهانەتم لە بۆ کردیە گەنمە تەڕەماشی چێ شهالة سدول ما يسيا نا خواردنی بەرز بەرزی هی پیاوی وەزیر و پیاوی گەورە گەورە ايه يعني قوز بحنجو بقيماه عفري شەرمەزارم نەکەی کورێ لا شو المزار ذاك والله مين عندي كقول ابويتو ها لە فولم اخوي زوجته تورط كرديا الجاي روز روز فقرانا امشي يا علي على عيني يا علي يا علي ڕاستی خواردنەکی بەلەزەت تير خوارد الحمد لله والله لە عمرت خواردنی وهات خواردیە كل ما دايما ساور ونص قلبك تبع اخوي مامۆساجان نوێشی یانتان بێت ئەوش حسابەکەتانە لە 120 دیسکاونتمان وە کردوون بەخێر بن سەر چاوە ليك انا بعايدين بيهتم ده هزار بيها دانیشە ئەزانی چیە؟ بەڵە قوربان ئێمە زار هەیە لە 170 دێنە خوارە زار هەژ خەبەری دەنێرن دەبینە میێوان بەڵێ دەزانی بۆ؟ بۆ زۆر زۆر ئاساییە سەردانی بەڕێبەرەکەم وکەم و ئێمە دەیچەنە بڕۆ وظيفة انه شديد تو لسه سنة كم؟ ئەوە حسابی ئەو دوو بەڕێزە بوو دەست خۆش بێ هەوەکەم بینینیانی خۆمان باش قوربانجان یەخوا عافێتانی و بەخێر بن سەر چاو بەڕێبەرەکەمان بڕیاریا ئێوە میوانی ئێمە بن سوپاسی دەکەم زۆر زۆر سپاس ئەمریکیکەتە نەبوو قوربان نەخێر سوپاس زۆر فەرموو. سەر چاو بەخێر بن والله عفري عفري زابي الريمي فراتسي والدبي يا من انت كريم يا رب الزمان بڕۆی حكو لا حول ولا قوة إلا بالله.
زوي زانه تو حياته حموي بوهبيه بس بوي اه هي كل الوقت مش بيحكى علي أده. قربان دم علي اه ما وسع باش بي علي ولد ماشي باش لابد في هذا كم دوز معت وهواري مكا هناك شوني يقولي زاد سوري بخير جانا باشي بخير صحة وأحوالك اوجوا آه اوجوا يا علي الله ده يقول أنا كم لبنان حبيبي يا علي علي حبيبي يا علي علي بس ما علي برسيتا ستساوم اسمعني سمان هي خواردن سه استاشتي حازركين ازم له بطاطيه بس تشاو هيدا علي بله شو بتاتا مامبو بينا بحاجة سرتساوم أو كده سام بتاعت اللبودينم برا باب سينا جوري باشا علي تو مجرد اني بخوي بارين هذه نعم هر واصلها سيد زمان لحمو زيك لحمو زير زور مين براسي شو بتسود لي هذا زور مين ما براسي كان تعملونا ايه ديو كده وجبيت اوي كل علي اموزك كل وتسليات يا جو والله يا عم فريم كرة تسديت يا لا شيت الذكر شيت بس بيري سوما سوبر ماركتك ايه دو عبر بانم بركل خواردن ارزاق اه ايه بس هبي كم دريناها بشان دا بتمنى باحترام حمو خواردنك حتى اوتومبيلك ميبو براسك جو يقول داغا لا اموزك خذ بكاكا خلاص لسبيني بولاوا شي سوارك بي ابرق المكتابي قص القدس دال غلا ساوار وكان مكتايدا خير بينا اشتي باش تري لبودين تعقل النبي هو كان. بخوا شتا شاهنك قسينك نا ساد بخوا بكوا دي الله براسي اعتراف بيدك عفري بس ودلي هات نازل قاصد صال حصل ويا قاصد صال امن او تمرينات اذا كما تاقيشت ما او علي براستا الله ده ان شاء الله بنزل وسوم لي ان شاء الله ابقى ما تشندري بلوش لي ده وتو بس تو بيد ماضي لو فيرنابي لو فيرنا فيرنابي بس قسينك نا بكوا علي بيزال ايه بيزال ونوتي تزوج خوش تدانية يكروا او باغنية تقرينا هرب بسي وناس تلو كيشي لابو ذكرن سدوي حزمنا سرتنانا سرتنار لولا سرتنار سدكي او تايجري يا دخويا بابا بياي تايجري ماما استعدت كاكا يا كارتوي دخو بوا سي أوا جاب دمر تكسلي تكسلي بايع لي بيازو فقيرة خوا براستا أو يكدر بينا ايه دل بران همو بلاش شيطان هذا شي سايبر كيف يوم عليه سفريش ده بابا لا لا بابا لا علي هاي دعوة تاكسي تاكسي باورد يلا والله ما صرت لا حول ولا قوة إلا بالله كاكا ما عندي نبي بخير بي مامەسا سەرچاو فەرموو بەچەندە مان بەیە سەرچنار بۆ سەرچنار بە 8,000 أستاذ بۆ بەچی بێکن ورقاك يك برداق بزينا خوات السلسلة من بە 8,000تان بم تۆش کەیفی خۆتەوە ژەمووی تەکسیە توانی بڕۆی سواری ئەوێ سلام ناسي نەخێر هاي چی بوو ناسم علي نام ناسي دەبڕۆ دەی بڕۆ مناقشة لك لك من تۆ چی بەم لەوێ لا بخل مناقەشەمەکە برضه علي دربي بەریدا چی دەربێنە دەماچە دەربێنە لا، لا، علی علی دەماچە دەربێنە. دەربێنە بس دەبڕۆ دربي دەی بڕۆ علي دربي لا علي ادريش ئەتوو حتا ئێستا من ناناسی نەخێر ناوناسم فەرموو جەنابی شیت نەمن ناسی نەخێر نام ناسي تۆ قسەمەکە قسەمەکە کوریا. قسەمەکە 10,000 ناو بم ناشرینی پیس مامۆسا جان
داوای لێبوور نەکەم فەرمو پارێکی عیبار باسی پارە مەکەن من زۆر داوای لێبوور فەرمو بەس دەبی فەرمو وەرەوە شوێنی سا فەرمو وابزە يا الله سلامت بيت دەکاکە یەک تۆز داسەکێ یەک تۆز بۆستە ماڵە تۆش تۆزێ بڕۆ دواوە کاکە سافیان بە ریزانکە کاکە ریزانکە تۆ کاکە ئەمە بۆ وڵی کانتۆڕتان نییە. بۆ منی بکە سەبرێ بێ سەبرێ رم بدە ڕێ فەرمو قوربانەوە سەرەکەی لە دوای خاتونەوە بۆستە کوڕم پێ دەڵێم ڕێم بدە بڕۆ لای قوربانێ بم بچۆ دوایەوە بۆستە فەرمو جەنابیشە دوای ئەم بۆستە کاکە سەری منی خۆڕەمەیتەوە سەر ئەو چاوانم بەشکە بێ دەبانی ئێمە لێرەی ئەیلەوە بۆچی شەکەت بۆ نەکردە بۆ بێسە دەکەم. سەری منی لە بۆ بێنەوە دەکەم ساوە دا دەکەم بۆ دەکەم ئەی ئەو چی زەبار پیشاندا بینە. یعنی چی ئەو نۆرە بڕیە سەبرێ بێ سەبرێ بێ دا دەکەم ئەوە چیە ئەوە نۆری منە تەواو ئێستا نۆری منە ئێستا تۆش نەزادێن دایکی دایکم پەلەمەکە پەلە چییە قوربان جان خەمن نەبێ ئێستا ژوور بە ژوور هەمووی بۆ تەواوەکەم هەمووی بۆ جێبەجێەکەم تۆ لە کافتریاکە ئیسراحەتی خۆت وەرگرە خۆم بەدەستی خۆم بۆ دێنمە بۆ کافتریاکە باشە بە ساقەبم ئافرین دەبڕۆ ئیسراحەتی خۆتان وەرگرن عەفیا عەلی عەفیا هەمۆزە قوربانت دەبم چۆن شتی وابێ کاکە چۆن شتی وابێ من پێش ئەو لێرە بوو پەلەمەکە کاکە گوێ من لە بیانەوە لە سەرەکە بێنە وەستاوە بمەرە بێرە ئێستا تۆش جێبەجێکەم نەخێرەوە لا بە بەدەستۆ ئینجاوی من بکە ئەوەی تۆشەکەم دایکی دایکم ریزانکە کاکە ریزانکە چۆن شتی سەرەکەم وابێ؟ بە قوربان دادەجانیتر ئاوایە تۆزە بڕۆ دواوە بۆ بە منە لە ڕیز بە خۆشتان نۆرە بڕیەکە برا قوربان ئەو ئاوایی. ئێستا بۆسە ئەوەی تۆش تەواوەکەم بە ساقەت و بۆچی هیچ ئەوەشی تیا دروزە بێت هەموو شتێکە بێت چی دۆزەوە لەبانی ئەمە لێ لەبانی زووە سەبرێ بێ خاڵە گیان بەسەر ئەو چاوانم هی تۆش جێبەجێەکەی ئەرێ بێ قەزابی تۆزێ ڕێک بۆستە تۆ لای خۆی دنیا بینیەوە دەڕێک بۆستە گیان بینیەوە بڵێ ینی ڕێک نەوەستام چیم کردو کاکە جان ئەوە ناڵم ئاواقیت بۆسە ڕێک ئاوا ئێوە نەوەستام ئەوە بەڵێ باش ئەوانە ساتم بۆ لەوانی بۆ لێ مێوە ناکرد کورە کاکە هێواژە و دەنگە دەنگەتانە چییە بە قوربان پەلەمەکە لیسە هەمووتان نەجادێن چاوە لێڕسی بە چارەکی ئیسە نەجاتانێن ناڵێ دنیا دیۆم دینام دیۆ دوو جاشمە بەکەم مەدینە تیەکەی؟ ڕێک وەستامی چیمە بۆ لێ مەشیوە ئەوەشی تیا ئەبێ کاک حاجیجان جابێ، ها، ئافەرم، بەسەر ئەو ئافەرم، چاوانم بۆ بەسەر ئەو چاوان بەسە ئێستا هەمووتان نەجادێن باش، تەواو بن باش، بە سڵاوات لێ قوربان بە باش. پەلەمەکە بە ساقی دڵتان بن دەی وەرەکە لە منی وەرناک لێ مێ وەرناگری ساعت ئاواییتر کابرا باڵا دەست ئەوایە ها بەسە کاکە ئەوایە. بەسەتان نەجادێن باوکم بەسە پەلەتان چیەوە بخوا داوەندە بدات سپاس دەکەم مادەم سەخی تەبیعاتی خوا داوەندەی بدێ بەس پێ بڵێ تو بەڕاستی عەلی بەڕاستی وەزیفەکەت چییە گەورەیە چی هیچ وەزیفەکەم لە حکومی نییە بەڕاستە ناو هیچ هیچ ئەدی لە شوێت پێیا کردە و هەموو نەخنەخێ لەو هەویەیە بەو هەوی یەچی هەویەکە چییە ئەو زامن لە بۆت بژێرمەوەرە ئەو ڕۆژێکی مفلیس بووم چوومە مەدانی فروسیە فروسیا ئەوەی سواری ئەسپی سواری ئەو هەویەم دیتەوە ئێ ئەو هەویە هی کابراایشی گەورە مەسئول و ملیۆنێرە هاشتمە باغڵی خۆ ڕۆژێک مشکلێک پیا بوو سێ چوارێک دایانویست لێم بدەن ئەمیش گوتم چ بکەم خوددا وەهام کرد هەویەکەم دەرهینا بەس پیشانیانم داوها هەموو هەڵاتن هەمویان هەر هەڵاتن نەمان ئێ لەو ڕۆژیەوە لە مێشکم چەسپا ئەو هەویە کو دەری دەینم ئەو هەپشانی خەڵکی دەدەم فول کوورەوە هەموو چی شتێک. معناەوە فانوسی سەحریەوە لەوی بە قووەترە ئەوها دەکەی پارە دێ واصڵە گورە ئەوە- هەموو شتێک دەڕوە فانۆس سەحری گوریزارم لە بۆ دەینی مەلیکە زەمانە ئەو خانیم لە بۆ دروستەکە کوێیتی نێوا دەکەی دەردێ پیاوەچی خەڵەوە شوبێک لوبێک وچیە چی دەرێ دەرێ حەفت زار من بەردەوامم هەر دەرتی ناوتەوە لەمەش عیلازە چی بکە عیلاج فێرمانکە جەبار ئەتو هێشتان لە سفری دەبی ئەمن تەکوینت بکەم بەڕاستی تەدریبت بدەم هەتا دەگەیە ئەو مەرحەلەی من دەبی هیلاگبی خۆ ئەمنەوە 15 ساڵە 15 ساڵە ئەو هەویە باشەوەڵە عالەمە ئەنتیکەی کو باوەڕ بۆی دەکە خۆ قەزیەکە هەویە نییە ئەدێ قەزیە و پارچە کارتۆنە نییە قەزیە عقلیەتی ئەو خەڵکەیە کە هەرچاوی بە هەویەکی دەکەی وازانی شتێکی زۆر گەورەنە شتێکی زۆر عەزیمە چت دەوێ بەم دەرێن کاکە عەلی فەرموو یان ئێستا تویش وەزیفەکەت نییە عەلی کوی وەرت کرد وەڵی باش گەرە زەبار
پیاو بە پیاو پیاو دەبم دەبم بە قسەی من بکە وەد لێ دەکەم هەویەشی ئەو هاتە بۆ پیا دەکەم جیب عینە فانوس سەحریە ئەوا دەکەی هەموو واسڵە وەکووەوە تورەفانۆ سەحری چێ دەوی بە قوترە وەڵا زانە ئەوە 15 ساڵە ئەمن گەیشتمە ئەو دەرەجەی ئەتوو سەفری ئێستا سەفر ئەمش فێرکە دەبی ئەمن تدریبت بکەم حاضرم مجهزم تەکوینت بکەم تەکوین مجهزم دعوتمان کردی دەبی فێربی ئەمن هەرچت پێ دەرم بلێ بەڵێ کاک عەلی دعوتێکمان بکە دوعا زانسیە ئێستا بەو نیوڕانەی نانت خوارد با بچینە ژۆرێ بڵک ئیستراحەتە چێ بکەین ئەو زەهێوارێ بەگەرم کەوە چ جێگایەکی خۆش هەیە ئەمن بدبە حەزم لە فندقیە باشە ئەن حەز دەکەم قەیناکە علی یە قسەت پێ لەم عاز نابێ نا حەزم لە فندقیە خوا فندقە سیاحیەکان دەدبەم دەدبەمە فندقی دەبڕۆ علی بەڵێ ئەم ئەموزە ئیزعاجی تۆ کەی لە کۆڵمانە بێتەوە گولی زار ڕۆحەکەم من لە ئەوەل ڕۆژەوە شعورم کرد تۆ پێی تێک چووی ئەخدا علی هیچ مەجالمان نییە بەیەکەوە دانیشین تۆ زەبچینە دەرەوانە ئیزعاجی کردوین ئەوراقەکەم تەواو کردووە خەڵاس بەیانی سەرفی یەکەم ئەینێرمەوە باشە سەرفی دزمە بە ڕۆحەکەم جابار وەرە وەرە دەی ئەمرکە مامۆستا وەرە باشە جەبار ئەوە هەفتەکە دە ڕۆژە ئەلێرێ دەخۆی و دەنووی ئەوراقتم تەواو کرد معاملەکە تەواو بوو ئەو جا بە ئیحترامی بە پیاوانە سبەینێ سواری تڕۆمبێلی دەبی دەڕۆیەوە بە حیاتی خۆم ئەو باش تێبەچێ نایلم دەبی بڕۆیەوە دام بسمحی بکەم بەلەوانی بکەم کورە پێت دەرێم دەبی بڕۆیەوە وازمان لێبینە بەر واحد ناتامی دەرکا ئەگەر نەیە مالی ئامۆستامە و دەمینێمەوە کورە قەید ناکە ئامۆزای چتات و ئەدی ئامۆزام نیە کە پێت دەرم بڕۆ یانی بڕۆ دەرم دەکەی علی ئەتو دەزانین چییە من عەلیمە عەلی دوای دەتفاوتێنم یاڵە بڕۆ دەی بەخۆ باوێکت بڕە لە بەستی فلۆش علی خۆسڵ خورد باشە ئەو خەتای توێیە قەیناک ئۆکەی ڕازی بووی ئامۆزایەکی محتەرەم نازدار قسە ڕۆیشتوو ئەدیکو پیاوی ئەکبەر پیاوە توی کورە فولمە من دەبی معاملەکەمان تەواوی لە زوانە زانە جەبار معاملەکە لە ژێر دەستیانە محاولە دەکەم بۆ دوسێ ڕۆژێ لە بۆ تەواو بکەن ئەوزە تەلەفۆنەکرد لە بۆ دەکەم وەرە بەوە وڵا قسەت دەڕوا لەو شارە تو چی هەموو شتێک دواسڵە دەبێ هەموو شەوها بکەن لە بۆ من هیمە هەویەکەی پێتە زۆر میمە هەر ئەو هەویێشە بەزەوەی هەویەکی واز بە برات بکەم هەڵخەرەتیە ئەو پەنجەیەم نییە کە ئەو هایلێ دەکەم دە کەس غار دەدا دێت وەڵام میمە پارەش نادەی نا پارە وەڵام میمی عیبە من پارەی بدەم وەڵام میمی دەبڕۆ دەی دامنایە تەقلیدی تو بکەمەوە کورە کاتی دەوێت بابا ئەوە من چەند ساڵە هەتاوە هەم لێهات ئامۆزە تۆ باڵا بەرزی سپاس دەکەم ئامۆزە تۆ بۆ من فەرزی ئەڵێ خواحافظ مەمنون دەکەم دەبڕۆ دەی خۆت بی باشە باش ئاوەزە کورە قوسڵ خورد سلەیمانی خۆشە وەی فەسلی بە هەران وڵا دەچمە قەڵازیە بەخێر بێ سەرگەر دوشاوە چاوت مازەکەین خوا بەخێر بێت مەزبوطە سیارە هەموو شتێ مەزبوطەوە بەدڵی جەناب تۆ ئەوجان تێدا لە بەم لا پشتەوە بەس سەحەجان تەفتیشی کرد جارێ تەفتیش لای بە ناخۆ مەمنوعە نابێ بەڕێز کەس لاتایەمەی تەفتیشکە تۆ گوێ لە برای خۆ چانتایەکە بدەوە کرێ گوێ لە برای خۆ بگرێ ئوسوڵی گەراجەکەیمە ئاوا لەبەر ئەمنیەت ئەبێت جانتا تەفتیش کرێت نازانین چێمە من چی جەناب ئەوە چیۆ کاتی شوی مەزبەحە بەڵێ لای بە بەلا زەین تۆ ناوەڵە بەس بە تەمامە بچم ئێوە بۆ پێ اشتراکاتم کردیە اشتراکاتوە تۆ جانتاکەی تەفتیش کەس ناتایی جان تێمە تەفتیش نابێ بەڕێز مەمنوع لایمە دەتۆ کرێ گوێ لە مەم بگرێ گوێ لە مەم بگرێ ئەمە ئوسوڵەکەیت ئێمە مەش جەبەجێ ناخۆ لای ماسوول و مسوول ئەمە زۆر میهمین
تو او جانتاي اكبر واحد لا ناتين يا قربان جان لك لك من أبي ها تفتيش عاتو وانت بارا روتي اموزا كرو راوس را كرو بتشيو فوزا راوس اي تيو هاتوار برد كرو برد تيو جاتو اخي شمامه جامت جانتاي تفتيش اخي روتو نام ناسي من شيء نخي انا ولاسم قورا خير بي ببوره برد بخير بي اخو بري سيكر ديوا قربان جان الله نايم منيشتم نايم وما نيا بي تفتيش يا اخي عفرين تو واجبي خود زواني انا ممنون. ولا وسخت تيوا تيو كرو حركات نكي زانا بابا بله ساده يبم سيزني دك ميهاري دك برابر لوس باس برابر يلا بيني تو جانتاي ها چی؟ از لەم ببین ڕۆژگارەشتی واڕوتیەکە دەست خۆش بێت شتێکی باشت کرد نێڵ یەک جانتا ئاوا دەرچێ بێ هەرمی تەفتیش کرد ئەزانی بۆ لەبەر خۆت ئەزانی چەند ساڵ لێر ئیشەکەی وسوڵەکەی وایە لێ خۆمە باشە بە عیبار نەبی باشە بە قوربان منە چمە ئەوجی باشە ورا غش ورا علي ادريش ها باش بزواتي او سايخني هم قلب ميدش كانت دسيان خوش بي لو كاك لو ولا تو كري بدماغي تقليدي توم كمان اتو دا تبي اتو هشتان صفر امان او علي دبيني استا بازا صالي بيتسو تدريبات حتى خون ترتيب كل او تشخوا بالشرف او تزلي ويا خذ بكي علي ها وشي من اللي بيه ما بين زالم كل لا لانجاي جواني شا ايه زانا زارش كشتيوانا كي حتى تدريب الدكم حتى فير الدكم كاتي دبي كات والله رازك ونيا است على كل ام بارسينا تمروا ايه سدبي بس هاري بنقلياتي ايه سدبي بتاكسي ايه هذا اسمه خلاص زي دبرو صندان اللي دا والبدي 15000 مدي قز القرط الددم دي 15000 من دا كباب مخور برسيفو ولا دبرو دي والبدي والبا تبيساو علي قز القرط بردي والبا هوليتو ناخو يزدل اقوري علي دي بدوروش خوي بكاتا علي وشي من هي عمرو دنا من يكرو كاتي دي علي